سڵاتان لەبێت و ئێوارەتان باش لە ئێوارێکی تر لە کوردستان 24ەوە لە پرۆگرامی ئێوارە 24 لەگەڵتانین بۆ ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون لەوانە دەلاکێکی کاکەیی لە یەکێک لە ڕۆژەکانی ڕەمەزاندا قژی هاوڵاتیان بە خۆڕایی چاک دەکات. کاتەکانی وەرزشکردن لە مانگی ڕەمەزان هەروەها ڕێنماییە تەندروستیەکان لەو بارەوە. هونەرمەندی میوزیک ژەنی کورد لە ئامێدی جەمال محەممەد ئەدیب باس لە ژیانی هونەری خۆی دەکات. دروستکردنی محەجەرە لە نێوان پیشە و هونەردا. پێداویستیەکانی دروستکردنی شیرنەمەنی و نهێنیەکانی دروستکردنی باقلاوە. پاش نەمانی داعش لە شوێنە کۆنتڕۆڵ کراوەکانی لە مووسڵ ئێستا بازاڕی باڵندەکان جمەی دێت. مانگی ڕەمەزان لە میسر و تایبەتمەندیەکانی ئەو مانگە لە وڵاتەدا ئەو بازاڕانەی کە بە شێوازی جۆرا و جۆر دەڕازێنرێنەوە. باپەیە کتێبی پیرۆز یارسانەکان بە سەرنجام ناو دەبرێت یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئاینی کاکەیەکان بەخشینە. بۆ ئەمە بەستەش هاوڵاتێکی کاکەی بۆ ماوەی 9 ساڵە لە کەرکووک ئیتر کاری دەلاکی دەکات، بەڵام ئەو لە مانگی ڕەمەزاندا داشکاندن بۆ هاوڵاتیان دەکات، بەڵام یەک ڕۆژیشی لە مانگی ڕەمەزان تەرخان کردووە بۆ ئەو هاوڵاتیانەی کە دێنە دوکانەکەی بەبێ بەرامبەر پرچیان بۆ چاک دەکات. من پەیڕەوانی ئاینی کاکەیم و پەروەردەی ئاینەکەم پێم ئەڵێ کاکەی ئەڵێ ئەبێ بەخشەر بێ، ئەبێ لێبوردە بێ، ئەبێ هاوسۆز و هاوکاری خەڵک بێ و یەکێک لە پایەکانی ئاینی کاکەی بەخشینە. منیش حەزم کرد ڕۆژی بەخشینەکەم لەبەر بەڕێزی و پیرۆزی مانگی ڕەمەزانی پیرۆز حەزم کرد بەخشینەکەم بکەمە نێو مانگی ڕەمەزانەوە. کاگەڵۆ بێجگە لەم ئیشانەکە کردوێتی ئەو بەداویستە تایبەتەکانیش هەر بە بەلاش سەریان چاکات، هەر کارێکی زۆر جوانی کردووە بەردەوامیشەوە نەبێت بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان تۆ بڵێ ڕۆژێک بێت. لە ڕۆژی بۆنە ئیسلامیەکانی شاوانی کە لە ئی مسلمانەکانە کاگەڵۆ داشکاندنی کردووە لە سەرتاشینەکانیدا و ئیشێکی چای کردو و دەستخۆشی لێکرد. ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیحا حەزم کرد دیارێکیش پێشکەش بەوان بکەم، چونکە لەم کوردستانەی ئەمە فرە ئاینی هەیە و پێکەوە ژیان هەیە و حەزم کرد دیارەکەم ئەوانیش بگرێتەوە. لەو ڕۆژە بڕیارەکەم بەم شێوەیە بوو هەتا بتوانم ئەم پیشەیە بکەم سەرتاشین بە خۆڕاییە بۆ مناڵانی ئۆتیزم، ئەگەر نەتوان بێنە دوکانەکەش من ئەچمە ماڵەوە. کوردستانی باشوور ئێمە ئاگاداری کوردستانی باشوورین، ئەوە مەسیحی و یەزیدی و کاکەی و مسلمانی تایە و لە بوارێکی تریشە ئەویش ئێوە حەزەکە من باسی بکەم، مەنا ئیشی خێری باس ناکرێ، بەڵام ئێوە حەزەکەن باسی ئەویشەوەیە بڕیارم داوە بە هەموو حاڵەتێکە هەر نەخۆشێک هەر ناساقێکی کاتی یان ناساقێکی هەمیشەیی کە لە ماڵەوە بێ نەتوانێت بێتە دووکان ئەچم بەبێ بەرامبەر سەر بۆ ئەو بەڕێزەی شاکەکەم. مامۆستادەی حەزەکەم بڕۆی داشتکانمان کردووە و کەممان کردووە، حەزەکەم جارە هەدیە بێ. وأما الذين آمنوا وعملوا الصالحات فيوفيهم أجورهم والله لا يحب الظالمين. دەستخۆشی لەو کاکەشەکەین کە بەڕاستی لەوانەیە 10 ساڵ زیاتر بێ کە تاشخانێکی داناوە هاوکاری هەموو چین و توێژەکانەکار کەسێ بچێتە لای سەری چاکە بە تایبەت لە ڕەمەزانە. ئەمە پەیامی پێغەمبەری خۆیەوە جێبەجێیەکە عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا ئەوەنە سەخی بووە بە تایبەت لە ڕەمەزانە وتوانە کە ڕێحی المورسەل وەکو ڕەشەبا ئاوا چۆن بێت و بڕوا ئەوەنە بەخشندە بوون. ئێمە بۆ کیە بەخشین بۆچی ئەبەخشین بۆ ئەبەخشین خوا لێمان خۆش بێ. ئەبێ ئێمە ئەم پەیامە لە ماڵەکانمانە و لە دەوروبەرمانە لە دراوسەکانمانە لە هاو نیشتیمانەکانمانە تا ئەگاتە بازار ئەم پەیامە پەخشکەینەوە.
ئایا لە کاتی بەڕۆژوبووندا دەتوانین بە بێترس وەرزش بکەین؟ ئەمە ئەو پرسیارەیە کە بەردەوام لەلای ئەو کەسانەی کە بەڕۆژوو دەبن دووبارە دەبێتەوە. ئایا دەتوانین لە چ کاتێکدا وەرزش بکەین؟ ڕێنمایە تەندروستیەکان لە کاتی بەڕۆژوبووندا بۆ وەرزشکردن و تەندروستی لەش چییە؟ هاوکارانم لە دیسکی تەندروستی کوردستان 24 لە ئینفۆگرافیکێکدا باس لە ڕێنمایە تەندروستیەکان هەروەها ئەو تایبەتمەندیانە دەکەن کە لە کاتی بەڕۆژوبووندا ئەبێ کەسێک کە وەرزش دەکات لە بەرچاوی بگرێت. وەرزشکردن لە مانگی ڕەمەزان و کاتی بەڕۆژوو بوون. بۆ مانەوەی خانەوەندامەکانی لەش بە تەندروستی مرۆڤ ڕۆژانە پێویستی بە وەرزش هەیە. وەرزش چ بۆ مەبەستی لەشساغی و دابەزاندنی چێژ بێت یان بۆ لەشجوانی و بنیادنان و بەهێزکردنی ماسوولکەکان بێ پێویستی بە بەردەوامی هەیە. ڕەنگە زۆر بەمان لە کاتی بەڕۆژوو بوون و مانگی ڕەمەزان وا بیرمان کرد بێتەوە پێویستمان بە وەرزشکردن نییە یان وامان هەست کرد بێت کە ناتوانین وەرزش بکەین و لەشمان بەرگە ناگرێت. بەڵام پسپۆڕ و شارەزانی بواری تەندروستی ئەو ڕاستیان سەلماندووە کە ئەگەر ڕەچاوی خواردن و بڕی ئاوی پێویست بکرێت دەکرێت مانگی ڕەمەزانیش بەردەوام بین لەسەر وەرزشکردن. ئەنجام نەدان و دوورکەوتنەوە لە وەرزش بۆ ماوەی 30 ڕۆژی لە دوای یەک دەبێتە هۆی کەمبوون و کشانەوەی بەرگەگرتن و شیانی جەستەیی، واتە دوورکەوتنەوە لە وەرزش بۆ ماوەی مانجێک واتە لە دەستدانی ڕاهێنانی وەرزشی 4 مانگی پێشوو. وەرزشکردن لە مانگی ڕەمەزان هۆکارێکی تر دەبێت بۆ تواندنەوەی چەوری زیادە و ڕاگرتنی چێژ لەو مانگە و هێشتنەوەی خانەکانی مێشک و دەمارەکان بە شێوەیەکی چالاک و یارمەتی دەردەبێت بۆ فرێدان و ڕزگاربوون لە ژەهر و پاشەڕۆ زیادەکان. کاتەکانی وەرزشکردن لە مانگی ڕەمەزان. پسپۆڕان ڕای جیاوازیان هەیە لەسەر کاتی ئەنجامدانی وەرزشکردن. جیاوازیەکەش دەگەڕێتەوە بۆ سروشتی لەشی کەسەکان و کاتی ڕۆژوگرتن و پلەکانی گەرما لە شوێنە جیاوازەکان. بەشێک پێیان وایە یەک کاتژمێربەر لە ڕۆژوشکاندن کاتێکی گونجاوە بۆ وەرزشکردن تاکو چەوری زیاتر بتوێنینەوە. و لە کاتی ڕۆژوشکاندن خواردن و خواردنەوەی پێویست وەربگیرێ تاکو قەرەبووی لەش بکاتەوە لەو کانزا و خۆراکانەی لە دەستی چوون. بەشێکی تر لە پسپۆڕان دەڵێن 2 کاتژمێر دوای ڕۆژوشکاندن پێویستە دەست بە وەرزشکردن بکرێت چونکە لەش بڕی پێویستی هێز و توانای بۆ گەڕاوەتەوە و ئەو خواردنە زیادەی خواردوێتی بەکاری بێنێت. کاتی پارشێ و کاتێکی ترە بۆ وەرزشکردن لەبەر ئەوەی لەش بڕی پێویستی خۆراکی هەیە و کاتی پێویستی پشووی وەرگرتووە. دوای وەرزشکردنەکەش دەتوانرێت بە لەشێکی تەندروست بخەوین. وەرزشەکان چۆن بێت؟ وەرزشکردنەکە پێویستە بریتی بێت لە ڕۆیشتن بە پێ و هاژووتنی پاسکیل و وەرزشەکانی لەشجوانی و هەر جۆرە وەرزشێکی تر کە پێشتر ئەنجام دراون بە مەرجێک ڕەچاوی بڕی ئاوی پێویست و خواردنی تەندروست بکرێت. ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەک شەکرە و فشاری خوێن و نەخۆشیەکانی دڵ پێویستە ڕاوێژ بە پزیشک بکەن بۆ ئەنجامدانی وەرزش. دوای ئەنجامدانی وەرزش پێویستە کاتی پێویست تەرخان بکرێت بۆ وەرگرتنی پشوو کاتی نووسن بە گوێرەی پێویست بێت تا دووربین لە هیلاکی جەستە و کە شەنگبوونی ماسوولکەکان. جەمال محەممەد ئەدیب هونەرمەندێکی میوزیکژەنی کووردە کە سەرۆکی تیپی موزیکی دهۆکە. ئەو هونەرمەندە کووردە لە ژیانی هونەری خۆیدا کۆمەڵێک بەرهەمی ناوازەی هەیە، هەروەها ئەزمموونێکی دوور و درێژی لە بواری میوزیک هەیە. ئەو بۆ ئێوارە 24 باس لە ژیانی تایبەتی خۆی هەروەها لایەنە گرنگەکانی ئەزمموی هونەری خۆی دەکات. ناوی من جمال محمد ادیب، ناسیار من جمال آمدی از سال 1965 دای گمل پارێزگا دووکی خێزاندارم ساڵان و من هەبژینی پێکینە خێزاندارم 4 زارۆک منێتین 3 کوڕ و کوچەک و فەرمانبەرم ڕێبەریا گشتیار ڕۆشنبیری هونەری پارێزگا دووکی و سەرۆکی تیپا دووکی موزیکیمە. ڕەنگە ژیانە هونەرمەندە جودا بێتن ژیانە هەر کەسێکی دیتر بۆ
باید حسی هنرمندی احتمالا بتر بیتن او تاثیر جی تاثیر ناف خزانه بکت ناف زاروکت مروی بکتن البته احتمالا گلک آراء من هنر گل خزانه خود گل زاروکت خو بو گلک دارشنا بو گلک مساله بو گلک شد بینو که من انجام دابن احتمالا رقم ایک کس من رأی آور گل بید و هر تشتایی چه موزیک بید آنج حتی کوتایا کلیپش بیدن من رأی آوان آور گتی سر کاروبارت هنری موزیک هر تشتکه بس لوی سردمی بید که موزیک فعلا هر انسان که موزیسیان بید آنجی کاره که بید اوجه که بید بزانه جهویل کیره توسط ویه هنری دا یا آنجی توسط ویه یه وظیفی دا یه فرمانبری دا ایتر افزورا گرنگه و موزیک گلک تشتر نسبتی من و احتمالا اگر موزیک نبانو که ازل رنگ دنیا که ایتر بام صبای شکه اثر افرو که از پلان خوداتم با صبای دکات چا دست بکم و چکم و چا سایداری گل کم ایتر افرو تنسیق گل خیزانه من مال تنسیق گل زاروگت من حتی هر تشتکی بس استشاره وات کم یعنی از پلان و داتم آنجی اسیا خود داتم ایتر هم هنگید کن گله بس خارنا مفضل دف من خارنا بارا بتر گیانه یعنی افشت سرشتینه از گلک حاجت کم گوشت گلکی خوشه ایتر مریش گلت خوشه کی پاری گلک خوشه هکب دست مروی بکی بیچون گوب چکاب سرگیجیت چکر نویم ایتر ما افزادن عبد میت کرده واری زور از حاجت کم ما سردمت هشته گلک کار کردینه و ما گلک بی سردمه گلک سخت ما گلک کار برفره کینه وک ایکش اندامت گروپ تیپادو کی بی سردمی ایتر چند دنیا هوا تاته و چو هر یک شو لگدی و مشیل بو بچک ام بچک دیر کفتین اف اندامه بس ما تواصل هاي الجلك وحتى قبل كجي ما كاري موسيقى جدسنا ده أمي بردوام تكين بس بو بلان الدهاتي جي أسنشم شو بلان الدهاتي كا هبن أنا بنشم كو تيبا دوكي أو موسيقى 2014 سبارت قيران بازار فرمانه كوزارة دارای یا نمایه وک بارگاه وک بوجه وک اندام افتش نمایه وقت مرویجه نبیتن و آمیره نبن و اندام نبن ایتر بفنشید بیشتر کار بو پلان دهاتی دیچکن چناکی ئەگەرچی خەڵک بۆ ڕازاندنەوەی ماڵ و باخچەکانیان لە مەحەجەرە کەڵک وەردەگرن بەڵام ئیتر لەسەر باڵکۆنەکان و پلکانەکان و پەیژەکانیشیان هەندێک جار مەحەجەرە دادەنێن. ئێمە لەم بەشە دامانەوێ باس لە دروستکردن و نهێنیەکانی مەحەجەرەی دار بکەین کە بە شێوازێکی تایبەت بە هونەر و سەلیقەیەکی وردەوە ماڵ و باخچەی خەڵک دەڕازێنێتەوە. من نام جلاله نام باب من حسینه کار که میشه شمویی تقریبا 7 سال علیرام 7 سال علیرامه 35 سال شورا مهجره داد کن یکم اینجار از تقریبا 12 سالی بوم از چون بر دست صنعتکار که شغل کرد بشوی از فیر بوم از چون تهرانه 20 سال مالام تهرانه بوم او دارانا او دنگه ویا پیپکه ویا ام ایران اتینن چون او دارانا تاقه و دار دو تاقه در اثر گرما و سرما عوض به تاقه یا خارده به او دارانا هم ایران اتینن و در ضمن هم ایران چه دکن تینن چون آها او دارا ممنوعه دار چناره دار جوز دبه دار چنار دبه دار جاو دبه به شرط اینکه دار اشک به یعنی حداقل 2 سال ما به یا جی توسط بخار اشک به وگرنه پاش دتاقه او الان مشتری ما اکثرا راضی نه اکثرا گل بونه برا به خاطر شغل ما در صورت که هم شغل دکن پارت سین اما همیشه خاطر مشتری دگرن قازانج که زور کیم هم دسینن به خاطر اینکه مشتری ما هی زورتر به اما تولید ما زور گلکه
منتها اب دارا عمله مطمئنن به خاطر هم شده که اگر او هر مال جماعت که بتاقه بو مگل مشکل ایجاد به یعنی کلا شولما دچن سواله یعنی جماعت بيجي او شولای باش نیه او الحمدلله نه تاقه دارا همکو باشده فرق دار گل درکا گل دکوراتا سپاق یک تبه سه تبه دار گرمایی هیه زبست هاوینه سرمایه هیه اما حسن همیشه تعزیه من دال نزانم من دال دست خدا حسن دشه جورته زمستان روماتیسم میگیره ولی اب داره زمستان گرمای هیه هاوینشی سرمایه هیه یعنی گل دکورات مالشی سپاق یکه زور جواب ده لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی تر خواست لەسەر شیرنەمەنی زۆر دەبێت کارگەکانی دروستکردنی شیرنەمەنی و هەروەها وەستاکانیش هەوڵ دەدەن کە بە باشترین شێوە بە نرخێکی گونجاو کڕیارەکان بۆ لای خۆیان ڕابکێشن و ململانەیەک لەو نێوانشتا بۆ بەدەستهێنانی بازاڕێکی باش لە نێوانیان دروست دەبێت لێرەدا نهێنیەکانی دروستکردنی شیرنەمەنی بەتایبەتی پاقلاوەتان پێنیشان دەدەین. ئێستا هەویرەکە لێرەدا ئەنێن دوای ئەوەی شێلامان پاشان نیشاستە دەکەین بەسەریدا یەک یەک هەویرەکە هەڵدەگرین و نیشاستە دەکەین بەسەریدا تاوەکو یەک نەگرێت. Biz burada geldik kesmeye. هەویرەکە بە شێوەی پارچە پارچە دەبڕین. Bize. Şimdi burada kesmek de bitti. ئیشی بڕینمان تەواو بوو. Burada kaldı yağın vera. ئەوەی ماوە ڕۆن بکەین بەسەریدا. Baklavamız bitti yağın verdi. دوای ئەوەی ڕۆنمان کرد بەسەریدا ئەڕۆین دەیکەینە ناو فڕنەوە. Uzun baklavamız da bitti. سینە پاقلاوەکەمان حازرە ئەیکەینە فڕنەوە. Bu fırında kaldı 2 saat. Şimdi دوای 2 سەعات سینە پاقلاوەکە دەرئەکەین. Burada çıkardırıq özü. Burada çıkarttık özü. 2 saat kaldı fırında. Şimdi burada geldik şirasını veririk. پاشان ئەیبین شیلە دەکەین بەسەریدا.
Burada çıktı fırından mağaraza gidecek. دوای تەواوبوونی نمایشی ئەەکەین. Bizim burada çıktı mağaraza. Buradaydı. لە دوای نەمانی داعش لە ئەو شوێنە کۆنتترۆل کراوانە بە تایبەتی لە مووسڵ زۆر گۆڕانکاری بەسەر شوێنەکاندا هاتووە خەڵک زۆر لەو شتانەی کە بۆیان قەدەغە کراوە ئێستا بە ئاسانی دەتوانن دەستیان پێڕابگات یەکێک لەو بازاڕانەش کە لە دوای نەمانی داعش لە مووسڵ ئێستا جمەی دێت بازاڕی باڵندەکانی مووسڵە وەکو فرۆشیاران و خەڵکیش باسی دەکەن لە سەردەمی داعشدا ئەوان نایان دەتوانی کڕین و فرۆشتن لە بازاڕی باڵندەکاندا بکەن بەڵام ئێستا بە ئیسراحەتی خۆیان و هەروەها بە ئارەزوی خۆیان لەو بازاڕەدا مامەڵە و کڕین و فرۆشتن بە باڵندەکانەوە دەکەن. هەندێک سەرقاڵی کڕین و هەندێکیش فرۆشتن. لێرە جۆرەها باڵندە و پەلەوەری کێوی و ماڵی نمایش کراون. بەهۆی ئەوەی ماوەی 3 ساڵە خەلافەتەکەی بەغدادی کڕین و فرۆشتنی باڵندەی لە خەڵکی مووسڵ قەدەغە کردبوو. ئێستا جارێکی دیکە ئەو هیوایە بۆ خەڵکی گەڕایەوە و بازاڕیش جمەی دێت. والله طير كوتر نبو ممنوع بو كوتري من همو فرشتم قشتي لبيجي هاتنا ولا بغا فرشم هموي دقريت هوية كدبت دو سجار هاجر هر كوتر دينت دبتوا دكت السجنوا راح دوای ڕۆشتنی داعش ئەم بازارەمان دووبارە دروست کردەوە. بازاری بابتۆ پێشتر زۆر جوان بوو. داهاتین دەسوڕاینەوە و باڵندەمان دەکڕین. ئەوانەی سەردانی ئێرە دەکەن لە هەموو تەمەنەکانی تێدایە. ئەو ماوەیەش کە لێرەن وەک خۆیان دەڵێن تاڵی و سوێرەکانی ڕابردویان لە بیر دەچێتەوە. والله هذا طيور يعني واحد جنس من هو بەخێوکردنی باڵندە شتێکی بۆ ماوەیە. هەر کەسێک لە منداڵی فێری بێ گەورەش بێت ئیتر ناتوانێت توازی لێ بکەێت. منیش هەر لە منداڵی و باڵندە بەخێو دەکەم. ئەم مریشکە هەندیە. پێشتر نرخی 50,000 بوو بەڵام ئێستا بازار دابەزیوە بە 20 یان 25,000. پێشتر نەمان دەتوانی بە ئارەزوی خۆمان باڵندە بکڕین و بفرۆشین. هەموو شتێکیان قەدەغە کردبوو. داوای باج و سەرانەیان دەکرد. بەڵام ئێستا بازار زۆر باشە. کڕین و فرۆشتن هەیە، ئازادی هەیە، ئەچین دین هەموو شت هەیە. بەوتەی دانیشتوانی مووسڵ داعش جگەلەوەی فشارێکی زۆری دەرونی خست بووە سەریان لەگەڵ ئەوەشدا سانسۆر لەسەر شێوازی ژیانکردن و بیرکردنەوە و چوونە دەرۆشیان هەبووە بە جۆرێک هەموو ئیرادەیەکیان لێ زەوت کرابوو. هێمندەلۆ کوردستان 24 ڕۆژهەڵاتی مووسڵ. لە ئێوارە 24دا هەرجارە و سەردانی وڵاتێک دەکەین و تایبەتمەندیەکانی ئەو وڵاتە لە مانگی ڕەمەزان بێەوە دەناسێنین. ئەم جارەش پێکەوە دەچینە مسر یەکێک لە وڵاتانەی کە لە مانگی ڕەمەزاندا تایبەتمەندیەکی زۆری هەیە و مانگی ڕەمەزان بە بازاڕ و شوێنە گشتیەکانیەوە بە تەواوەتی دیارە. لە بازاڕ و شوێنە گشتیەکانی مسر بە گشتی لە مانگی ڕەمەزاندا گڵۆپی ڕەنگا و ڕەنگ و فانۆسێکێک لە دیارترین سیماکانی مانگی ڕەمەزانە بێکەوە سەردانێکی مسر دەکەین و بەشێک لە شوێنە گشتی و بازاڕەکانتان پێنیشان دەدەین. هەر لەگەڵ دەستپێکردنی مانگی ڕەمەزاندا لە وڵاتی مسر ڕاستەوخۆ کەش و هەوای ڕەمەزانی بەدەردەکەوێت. مزگەوتی قاهیرە کە مزگەوتێکی کۆنی شاری قاهیرەیە ڕۆژانە سەردان دەکرێت و ئەم سەردانیکردنە بووە بەنەریت. هەڵواسینی فانۆسەکان لە ڕەمەزاندا دیمەنێکی وەکسەری ساڵی بیانەکان دەبەخشێتە شارەکە بەڵام ئەم چرایانە تەنها بە مەبەستی ڕووناکردنەوە بەکار نایەت بەڵکو ئەمەش نەریتێکی تری مسڕێکانە لە ڕەمەزاندا کە ناسراوە بە چرای ڕەمەزان. شەقامەکان پڕدەبن لە ڕووناکی ڕەنگاوڕەنگ. لە کەشێکی کراوەدا ڕێستۆرانتەکان کورسەکانیان دادەنێن و چاوەڕێی میوانان دەکەن تا ڕۆژۆکانیان
ئێوارێکی دیکەی ڕەمەزاندا بە ئێوارە 24ەوە لەگەڵتان بوون و میوانی ماڵەکانتان بووین تا پێگەیشتنەوەی کتر لە ئێوارێکی تر هەر شاد و بەختەوەر بن.